ڕۆڵێکە بۆ باشترکردنی ڕەوشی مرۆڤ بە تەواوی ڕەهەندەکانیەوە. بە ئامادەبوونی ژمارەیەکی زۆر لە مامۆستایان و شارەزایانی بواری پەروەردە و پەروەردەکاران، کۆمەڵگەی پەروەردەیی فام پانێڵێکی پەروەردەیی لە ژێرناوی پرۆسەی هەڵسەنگاندن لە سیستەمی فێرکاریدا بۆ 3 شارەزای بواری پەروەردە ڕێکخست. لە پانێڵەکەدا تیشک خرایە سەر گرفتە پەروەردەیەکان و چارەسەرەکانیان و پرۆسەی هەڵسەنگاندن. ڕێکخەری پانێڵەکەش دەڵێت ئامانجی پانێڵەکە قسەکردن بوو لەسەر هەڵسەنگاندن و تاقیکردنەوەکان و پرۆسەی پەروەردە. ئێمە وەکو کۆمەڵگای پەروەردەیی فام ئەمڕۆ پانێڵێکمان ساز کردووە. ئامانج لەو پانێڵە قسەکردنە لەسەر هەڵسەنگاندن لەسەر تاقیکردنەوەکان بە میوانداری 3 میوانی ئەکادیمیست و ئەو سامپڵ و توێژەی کە بان کراوە بەشدارە لەم پانێڵە بریتیە لە مامۆستایان و تەواوی ئەو توێژەی کە لە ناوەندە پەروەردەیەکان کار دەکەن لەگە بەڕێوەبەرەکان. ئامانج لە سازانی ئەم سیمینارە تیشە خستنە سەر و گرنگیدانە بە تاقیکردنەوەکان و سیستەمی هەڵسەنگاندن ناوەندە فێرکاریەکاندا. بە هەروەها تیشە خستنە سەر ئەوەی کە چۆن ئێمە بتوانین تاقیکردنەوەکان بە شێوەیەکی زانستیانە ئەنجام دەین، هەروەها وەکو مامۆستا وەکو بەڕێوەبەرەکان چۆن وا بکەین کە گرنگێکی زۆر وەک بە ئەندازەی پلان بە ئەندازی وانەگوتنەوە مەسەلەی هەڵسەنگانیش بە هەندوەر بگرین. بۆیە من هەوڵەدەم ئەمڕۆ لەسەر ئەو خاڵانە بوەستم کەوا بۆتە هۆکارێک بۆ ئەوەی چی ئیستاچی ئەو خەلەلانە دروست بووە بۆ چی بۆ دوان ڕۆژ کەوا دروستیان. شارەزایانی بواری پەروەردە پێیان وایە ڕەوشی پەروەردە و فێرکردن لە ئێستادا لە قەیران و مەترسی گەورەدایە. هۆکارەکەشی بۆ کارکردنی نازانستی وەزارەتی پەروەردە و خوێندنی باڵا دەگێڕنەوە. دەژڵێن ئەو شتانەی کە زیانی بۆ خوێندکار و پەروەردە هەیە وەزارەتی پەروەردە کاری پێدەکات و بە پێچەوانەشەوە شتە باشەکان فەرامۆژ دەکات. بە شێوەیەکی گشتی ڕەوشی پەروەردە و فێرکردن نەک ئێستا چەندەیە کە لە وڵاتی ئێمەدا لە مەترسیەکی گەورەدایە. مەترسێکە ئەوەیە وەزارەتی کە پەروەردە و خوێندنی باڵا لە شێوەیەکی نازانستی کار دەکەن. یعنی من سەرنجم داوە من پەیوەندی وەزارەتی پەروەردەوە زیاتر هەیە. ئەو شتانەی کە زیانیان بۆ خوێندکار هەیە وەزارەتی پەروەردە پشتگیری دەکا و هەڵی دەنێ و کاری پێ دەکا. بەشێکی زۆر لەو شتانێک کە سوودیان بۆ خوێندکار هەیە وەزارەتی پەروەردە کاری پێ ناکە. ئەمە شوای کردووە پرۆسەکان بە شێوەیەکی زانستی نەڕۆن بڕێەوە. تەنانەت ئەو شتانەی بۆ گۆڕینی سیستمی پەروەردەی بۆی کار بکات لەسەر ئاستێکی زانستی پێویستی بە چەند شتێکە تا ئێستا ستەکەم درک بەوە نەکراوە کە ئەم شتانەی پێویستە بۆیە شتیکە بەکاردێن وەکو وایە خۆڵ و ئاو ئەکا بە ناو خەباتەیەکە لەو سەرەوەی بلۆکی چەمەنتۆی بۆ دەرچێت کە هەرگیز ڕوونادا و تا ئەم جۆرە بیرکردنەوە نازانستی ڕووبدا من هیچ ئومێدەکەم بەوە نییە پەروەردە پێشخرێ. ئەوەی ساچە بەدی دەکرێت گاپێکی زۆر گەورە هەیە لە نێوان وەزارەتی پەروەردە و وەزارەتی خوێندنی باڵا. بۆیە ئەم دوو وەزارەتە تەواوکەری یەکەن. ئێمە وەک ئەوەی دەستنیشانمان کرد وەک پسپۆڕانی بواری پەیانەوە هەڵسەنگاندن ئەوە ئەبینین کەوە پرس بە یەکتری ناکرێت هەردوو وەزارەت و هەروەها لە هەمان کاتیشە پەیڕەوی ئەوە کراوەکەوە جۆرە پرسیارێک بەکاردێ ئەم پرسیارانە لەوەیە گونجاو نەبێت لەگەڵ هەموو بابەتێکە. بۆیە ئەمڕۆ هەوڵماندا لەم پانێڵەیە دەستخینە سەر ئەو خاڵە لاوازانی کە هەیە و لێرەوە چەند خاڵێکمان دەستنیشان کرد واکردمانە ڕوو هیوادارین ئەوەی کەوە سوودمەگەیان بێ. پرۆسەی پەروەردە پرۆسەیەکی گرنگ و پڕبایەخە بۆ پێگەیاندنی نەوەکانی داهاتوو. بەڵام وەک شارەزایانی بواری پەروەردە دەڵێن پرۆسەی پەروەردە و فێرکردن لە هەرێمی کوردستان لە قەیراندایە و حکوومەتیش بە هۆکاری خراپی ڕەوشی پەروەردە و فێرکردن تۆمەتبار دەکەن. خالید ئەحمەد کێنێن ڕانیە.